سڵاوتانە بێم کاتتان باش ڕێکخراوی سایی هەژاران لە قەزای چەمچەماڵ بە هاوکاری دەستگای میدیایی شارپرێس و لە ڕێگەی سەرمایهدارێکی نیشتیمانی لە پارێزگای سلێمانی ئەمڕۆ بڕێ هاوکاری دارایی گەیاندا 100 ماڵی هەژار و نەدار لە قەزای چەمچەماڵ دیارە بەهۆی خراپی دۆخی دارایی و گوزەرانی هاوڵاتیانەوە لا مانگی ڕەمەزانە بە دیاریکراوی دۆخی هاوڵاتیان ڕۆژ لە دوای ڕۆژ خراپتر دەبێت بەهۆی ئەو قەیرانەی کە بەرۆکی هاوڵاتیانیان گرتووە بۆیە سەرمایەداران بەشێک لە خێرخوازان لا مانگی ڕەمەزاندا هاوکاری دەگەیەنە ئەو کەسانی کە پێویستیان پێێتی. من ئێستا سەرۆکی ڕێکخراوەکەم لەگەڵای نەسرین خان ئەگەر بیتە ئێرە زانیاریمان بیتێ سوپاس دەکەم بۆ ئەم دەرفەتە پێمان بڵێ ئەم پرۆژەی ئێوە چۆن بوو باسێکی ئەم پرۆژە و پرۆژەکانی کەمان بۆ بکەیت. سەرەتا بەخێر بێن ئازتان کێشاوە زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. ئێمە کوستای ڕێکخراوی سایی هەژاران لە شاری چەمچەماڵ بەردەوامی لە خزمەتکردنی هاوڵاتیان و خەڵکانی سنوورەکە و هەژار بە تایبەتی ئێمە ئەمڕۆ بە هاوکاری سەرمایەدارێک توانیمان هاوکاری 100 ماڵ بکەین بە پارە هەر ماڵەی بڕی 150,000 ئیشەڵای بە هاوکاریەکەمان بەردەوام ئەبێ هەرچی ڕۆژانە هاوکارمان بن ئێمەش هاوکاری کەس ئەو کەسانەکەن کە زۆر مستحقن. دەستان خۆش بێ. دۆخی هاوڵاتیان لەم قەیران و لەم گرفتانەی کە تیاندا دۆخی خەڵک چۆنە ئێوە ڕۆژانە بەرکەوتتان لەگەڵ خەڵکی هەژار و نەداردا هەیە؟ من ئەڵێم بە تایبەتی سنووری چەمچەماڵ ڕەنگە هەژارترین سنووری کوردستان و عێراقیش بێ لەبەرەوەی کەسانی زۆر هەژاری تایە خەڵک زۆر وەزعیان خراپە کەسی وا پەیوەندیمان پێکات توانای کڕینی یەک بریشکێکی نییە ژەمە خواردنێکی نییە هیچ شتێکی نییە چەندەها ماڵمان لە هەلایە کۆمەڵێ مناڵی بێ باوکی لایە هیچ موچەیەکی نییە چاوی لە دەستی خێرخوازانە چاوی لە دەستی ئەوەی ئێمە تەلەفۆنێکیان بۆ بکەنی بڵێن وەرن ژەمە خواردنێکتان دەنێ هاوکاریەکتان پێ بگەینی. پێم بڵێ لەم مانگەدا بە دیاریکراوی داوەتان لە خێرخوازان و سەرمایەداران چییە؟ وەڵاهی داواکارین لە هەموو ئەو کەسانی سەرمایەدارن خواپێداوەکان کۆمپانیەکان بە تایبەتی کۆمپانیەکانی سنووری چەمچەماڵ هاوکاریمان بکەن تاکو ئێمەش بتوانین هاوکاری ماڵێک بکەین سفرەی خوانێک ماڵێکی هەژار بڕازێنینەوە دڵی مناڵێکی بێ باو خۆش بکەین بە کڕین دەسە جلوبەرێک بۆ جەژن هیچ نەبێ بتوانن لە ڕۆژی جەژنە لە مستەوای مناڵەکانی ترابن. پرۆژەکانتان بەردەوام ئەبێ بە دیاریکراوی پرۆژە خێرخوازەکانتان؟ پرۆژەکانمان بەردەوام ئەبێ. بەڵێ. خان زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. دیارە دەستگای میدیایی شارپرێس لە هەنگاوێکی نوێدا و بۆ ساڵی دووەم لە ڕێگای بەرنمەیەکی تایبەتەوە بەرنامەی میوانی تۆین لە ڕێگای دەستگای میدیایی شارپرێسەوە لە مانگی ڕەمەزاندا لە سەرتاسەری هەرێمی کوردستاندا هاوکاری دارایی ئەو ماڵانە دەکات کە پێویستیان پێیەتی لە ڕێگەی سەرمایهدارێکی نیشتیمانی دیارە سپۆنسەری تەواوی بەرنامەکانی شارپرێس دەکات بە دیاریکراوی بەرنامەی میوانی تۆین کە لە مانگی ڕەمەزاندا و لا ماڵە هەژارەکانەوە هەر شەوەی دەچێتە خزمەتی ماڵێکی هەژار.